خۆی گەورە لە 2010 لە یادی دامەزراندنی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستاندا ڕاو بۆ چوونی کەسانی سیاسی و بە ئەزمون و شارەزا و هەندێک لە ڕێکخراوەکان وەردەگرین بینەرمان. بەنای خۆی گەورە و میرەبان، سەرەتا پیرۆزبایی لە ساڵیادی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ئەکەم کە ئەم ڕێکخراوە دیارە مێژوویەکی پرشنگداری هەیە بۆ خزمەتکردنی کاروباری خوشکان و کاری ڕێکخراوی ئافرەتان لە هەرێمی کوردستانە. ئەم ڕێکخراوە توانیوێتی جێدەسی دیار بێت لە خزمەتکردن بە کایە جیاجیەکانی کۆمەڵگا و لە بواری ئافرەتان و بتوانێت زمان حاڵێکی باش بێت بۆ گەیاندنی پەیامی خوشکان و ئافرەتانی کوردستان بەبێ جیاوازی لەژێر ڕۆشنایی و دروشمی پەیامی پیرۆزی ئیسلامە. هەر ئەم ڕێکخراوە توانیوێتی لە ناو ململانە سیاسیەکانە ڕۆڵی خۆی ببینێت و لە ناو کۆمەڵی ئیسلامی کوردستانیشا توانیویانە خوشکانی کۆمەڵی ئیسلامی و ئافرەتان لە ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامیە ڕۆڵ ببینن لە بەرزترین ئاستەوە تا خواردترین ئاست و توانیویانە ئەو ئەرک و مەهامانەی پیان سپێراوە لە ناو کاری حیزبی و لە ئۆرگانە جیاجیەکان بە شێوەیەکی سەرکەوتوانە ئەدای مهمەی خۆیان بکەن و نمونەیەکی جوان پێشکەشکەن. بۆیە من لێرەوە جارێکتر پیرۆزبایان لێ یەکەم ومێ دەکەم لەسەر ئەو کاروانە پڕسەروەریە بەردەوام بن و درێژە بە خەباتی بێوچانیان بدەن. خوشکان بەشێکی گرنگی کۆمەڵگەن و نابێت هیچ کاتێک ڕۆڵیان ئەرکیان مافیان نادیدە بگیرێت، هەم لەلایەن دەسەڵاتداران و حکومەتەوە، هەم لەلایەن کۆمەڵگە بەگشتیەوە، هەم لە ئاستی خێزان، لە ئاستی مؤسساتی وڵات، لە ئاستی حیزبە سیاسیەکان. بۆیە ئەبێ بەردەوام مەجالیان بۆ بکرێتەوەی بۆی بتوانن ڕۆڵی خۆیان ببینن. دیار ئەو مەجالەش کە پێویستە هاوکاریان بێ، هاوکاری خوشکان من بۆی ڕۆڵی خۆیان ببینن، ئەبێ هاوکاریان بکرێ، بە مەجالیان بۆ بسازێنرێت تا بتوانن بێنە پێشەوە. چونکە ئەو تاقەی لە خوشکانە هەیە، لە ئافرەتانە هەیە بەگشتی کەمتر نییە لە هی پیاوان لە ڕووی ئەدای مهمەی خۆیانەوە بە پێی توانای خۆیان. بۆیە توانین بڵێن ڕۆڵی خوشکان ئەگەرچی وەکو پێویست لە ڕابردووە هەم لەلایەن حکوومەتەوە هەم لە حیزبە سیاسیەکانی کوردستان بەگشتی لەوە ئەچێ ئەو دەواازیان نەکردبێتەوە بۆ کاروباری خوشکان یان لە دید و تێڕوانینی هەندێک لە حیزبە سیاسیەکانەوە تێڕوانین بۆ ئافرەتان بە شێوەیەکی تایبەتبند بووە بە شێوەی بیرکردنەوەی خۆیان کە ئەوە لای ئێمە وەکو ئیسلامیەکان ڕەفزە و تێڕوانینی ئێمە وایە کە ئەبێ ئەو مەهامە گەورەی کە خوای گەورە بۆ ئافرەتی دیاری کردووە کە لە کۆمەلگا ببینێ کە پەروەردەکردنی کۆمەڵگەیە کە بنیادنانی کۆمەڵگەیەکی تەندروست لە سەردەستی ئافرەتانە بێت بە تایبەتی جیلەکانی داهاتووی کۆمەڵگە پێگەێنن. بۆیە لەو ڕۆ بەڕاستی پێویستە خوشکان وەکو باسم کرد تەکی دەکەمەوەلەوەی کە زیاتر بارودۆخیان بۆ فەراهەم بکرێ بۆی بتوانن زیاتر ڕۆڵ ببینن. بەڕاستی من لەسەرم خاڵە حەزەکەم سەریح بم، ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کاریان کردووە و بەڕاستی وەکو کاری ڕێکخراوەیی خزمەتکردن بە ئافرەتان بەگشتی هەوڵیان داوە لە بوارە جیاجیەکانە خزمەتکەن. بەڵام کۆمەڵێک ڕێگریش هەبوو لەوەی کە لەوێ نەیانتوانی بیوەکو پێویست دەستیان بە هەموو کایەکان بگا و بتوان لە هەموو بارەکانە خزمەت بکەن بە هەموو توێژە بە هەموو ئاستەکانی ئافرەتان. ئەوش لەوە چێ هۆکارەکانی بگەڕێتەوە بۆ بواری مادی کە ئەوە دیارە ڕنگدانەوەی کۆمەڵی ئیسلامیش لەسەر ئەم پرۆسەیە هەیە، چونکە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بەڵێ ڕێکخراوێکە ڕێکخراوێکی سربەخۆیە کارەکە لە بواری ڕێکخراوێکی مەدەنیە کارەکە لە بواری ئافرەتانە، بەڵام دیارە هاوکاری و پشتیوانی ژەکرێت لەلایەن کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە بۆی بتوانێت زیاتر لەسەر پێی خۆی بوەسی و پرۆژەکانی خۆی ممارەسەکە بە شێوەیەکی کردداری لە ناو کۆمەڵگا. بەتەسەوری من ئەوەی توانیویان هەوڵیان داوە، بەڵام هێشتا لە ئاسی مەطلوبان نیە، نەک تەنها بۆ ڕێکخراوی خوشکانی ئیسلامی
کوردستان بەڵکو بۆ باقی ڕێکخراوەکانی ئافرەتان من ملاحەزەم هەیە کە ملاحەزەکە ئەوەیە ئەتوانن و مەجالیان زۆر هەیە بۆ ئەوی بتوان ڕۆڵی باشتر ببینن خۆیان لە سەدارەت و لە جەدارەتی ئیشابن و بەڕاستی من ئومێدم وایە کە ڕێکخراوەکانی خوشکان حتا بیر لەوە بکەنەوە چۆن بەرە ئەوە بڕۆن چیتر لە پرۆسی سیاسیە لە پرۆسەکانی هەڵبژارنا ڕەحمیان پێ نەکرێت وەڵا خوشکان با کۆتایان بدرێتێ وەڵا خوشکان با حەزەیەکیان و خێر پێ بدرێ ئەوانە ئەسڵن بەڵێ من نەزانم ئێستا وەعی مجتەمع و کۆمەڵگە و ئێستا لەم قۆناغا وایە کە خەڵک لەوە چێ ئەو تێگەیشتە قوڵەی نەبێت لەو مهمەیە بەڵام ئەمە ئیشکردنێوێ چکە تۆ هەموو شتەکەوێ ئیشی بۆ بکە ئیشی بۆ نەگەێت لە شوێنی خۆتامێنیتەوە بۆیە ڕێکخراوی خوشکان کە ئێمە خۆشبەختانە هەم بەرەو کۆنگری داهاتوی کۆمەڵی ئیسلامی دەچین ومێ دەکەم ئەفکاریان ئێستا من بکو نمونەیەک حەزەکەم لێرە باسی کەم کۆمەڵی ئیسلامی جا لە حیزبەکانی تر لە هەموو کایە سیاسەکانی کۆمەڵا هەیە لە ئەنجومەنی سیاسیە بەشدارن لە ئەنجومەنی سەرکردایەتیە بەشدارن لە ئەنجومەنی چاودێریە بەشدارن لە ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردن کە موەسسەی تەنفیزی کۆمەڵی ئیسلامی بەشدارن دەستگای سەربەخۆی خۆیانیان هەیە لەناو ئۆرگان و مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامیە چەند تەشکیلاتی تەنزیمی برایان هەیە ئەوەش تەشکیلاتی تەنزیمی خوشکان هەیە ئەمە تەتەورە و حتا لە ڕێکخراوە جەماوەری و پیشەی و مەدەنی و قوتابیان مامۆسایان یاسان ئاسان مامۆسایانی زانکۆ لە هەموو ئەم کەیانە خوشکانی کۆمەڵی ئیسلامی مەوجودن ئەمە هەنگاوە وا نەبوو پێشتر بەڵام بە چەند مەرحەلەیەک بە چەند خەبات و تێکۆشانێکی خوشکان و هەروە هاوکاری قیادەی کۆمەڵی ئیسلامی کاری خوشکان چۆتە پێش بەڵام ئەمەش ئێستا ماوێتی هێشتا لە ئاسی مەطلوبانیە کە ئێمە تۆحمان زیاترە و من خۆشبەختانە باس دەوە بکەم کە لە هەندێک ئیستفتاعات و ڕاپرسی ڕێکخراوەکانی ژنان و هەندێک منەظەماتی ئافرەتان کە هاتن لێرە مقابلە ئێمەشیان کرد یەکێک لەو حیزبانەی کە لە پلەی یەکەماوە کۆمەڵی ئیسلامی لەو بابەتە کە من بە کتێبێک بۆیان هێناین لە پلەی یەکەمایە کە توانیوێتی ڕۆڵی باش بە ئافرەتان بە لە هەموو کایەکانی کاری کۆمەڵی ئیسلامیە و حتا مشارەکەی سیاسیش لە پەرلەمان و حکومەت و ئەوانەش و ئەنجومەنە خۆجێتیەکانیشە بۆی ئەمە جێگەی دڵخۆشیە بۆی ئومێد دەکەین ئینشاڵڵا هەم خوشکان خۆیان کۆنگرەیان جالەساتیان دانیشتەکانیان زیاتر مراجعاتیشی ئەمە بێ بە شێوەیەکی قوڵتر و هەم فشاری و وەزعیشیان هەبێ لەسەر کۆمەڵی ئیسلامی کە بتوانن زیاتر بێنە پێشەوە بۆ خزمەتکردن بەڵێ ئێمە باسم کرد لەم خاڵی پێشووترا سەقفی تموحی یا ئومێد و ئاواتی خوشکان حتمما بەرزە سەقفێکی بەرزیان هەیە بۆ کاری خۆیان بۆ گەیشتن بە ئامانجەکانی خۆیان بە تەسەوری من هەنگاویان ناوە ڕێکخراوی خوشکان هەنگاوی ناوە ئەم هەنگاوەش بەڕاستی لەوا چێ لە ئاسی مەطلوبە نەبێ وەکو تموحی خوشکان خۆیان بۆیە ئەو سنوورەی کە حرەکەیان تیا کردووە کە ئێستا هەموو کوردستانە و تەمان لە شوێنێک بۆ شوێنێکی تر لە شارێک بۆ شارێکی تر لە شارچێ بۆ شارچێکی تر فەرقی هەیە ئاستی ئیسیجابەی خوشکان و ئافرەتانی ئەو سنوورە بۆ کاری خوشکان ڕۆڵی هەیە لە پرۆسەکە بەڵام ئەوەی من دیقە دەدەم بیرکردنەوەکانی ڕێکخراوی خوشکان فراوانە بۆ هەموو کایەکانە یعنی بیر لەواکەنەوە چۆن پەرە بەتوانەکانی ئافرەت بن لە ڕووی توانە میکانیکانەوە لە ڕووی بۆ نمونە توانای شخصی لە ڕووی تەنمی بەشەری لە ڕووی پەرەپێدان لە بوارە جیاجیەکانی ئیشوکاری ئافرەتان حتا بواری علامی بواری سەقافی ئەمانە هەمووی ئیشیان لەسەری کردووە بەڵام من ئومێ دەکەم زیاتریکەن دائیرەی ئیشکردنی ڕێکخراوی خوشکان دایری کارکردنیان فراوانترکەن بەناوی خوای گەورە سەرەتا دەمێ لە ساڵیادی ڕێکخراوی خوشکاندا پیرۆزبایی و دەستخۆشی لەسەر جەم ئەو ستافە بەڕێزە بکەم کە لەم ماوەی پێشووترا لە ماوەی ئەم ساڵەدا توانیانە لێبڕاوانە خۆبەخشانە لەو هەموو قەیران و گرفت و ناڕەحەتیانی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردو ئەوان بەردەوام بن لە خزمەتکردن بە توێژەکان لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی با بڵێن پەروەردە و پێگەیاندنەوە دیارە ڕێکخراوی خوشکان ساڵانێکی زۆرە ماندووبوون و ئەرکێکی زۆریان کێشاوە نمونیان زۆر بێت و دەستخۆشیان لێکەم و پیرۆزبایان لێکەم
ڕێکخراوی خوشکان یەکێک بۆ لەو ڕێکخراوە چالاک و ماندوونە ناسانەی کە لە سەردەمێکی زۆوانێ کاری کردووە لە پێناو بەرەو پێشچوونی ئافرەتان لە خزمەتکردنی ئافرەتان بۆ گەیشتنی ئافرەتان بە مافەکانی خۆیان تێگەیاندنی ئافرەتان لە ئەرک و مافەکانیان داکۆکیکردن لێیان و خزمەتکردنیان. دیارە من لە سەردەمێک خۆشم وەکو سکرتێری ڕێکخراوی خوشکان کە کارم کردووە لەو باوەڕێم کارکردن لە کاری ڕێکخراوەیە ئەرک و ماندووبوونێکی زۆرە و کارێکی پیرۆزە پێویستی بە جوهد و ماندووبوونێکی زۆر هەیە بۆی کە کەسێک بتوانێت لەو بوارانەیە کارکە بە تایبەتی بوارەکانی ئافرەتان کە ئەمڕۆ هەموو قەیرانەکان ناڕەحەتی و عەزێتەکەی بۆ سەر توێژی ئافرەتانە قەیرانە کۆمەڵایەتی و ئابووری و قەیرانە سیاسیەکانیش هەر گرفت و کێشە بۆ بواری ئافرەتان بۆیە خزمەتکردن بە ئافرەتان و خزمەتکردن بە دۆزی ئافرەت و کێشەی ئافرەت و ئەو حاڵەتە کۆمەڵایەتی کە دروست بووە کە لە زۆربوونی ڕێژەی تەلاق و زۆربەی کێشەکانی کە خۆیە بینێتەوە زۆربوونی کێشە کۆمەڵایەتیەکان زۆربوونی ئاڵۆزی و تونوتیژیەکان هەمووی هۆکار بۆ بۆی کاری ڕێکخراوی قورستر بێت. من کاری ڕێکخراوی خوشکان بەرز هەڵەسەنگێنم کە توانیوانە بەو هەموو قەیرانی کە خۆشیان هەیان بووە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی با بڵێن گرفتی زۆری کۆمەلگاوە کە ناحاڵی بوونێک هەیە لە کاری ڕێکخراوی کە بووە پێیان وایە بێ ڕێکخراو هەموو شتێک بکات. ڕێکخراو زیاتر کارەکەی ڕۆشنبیریە گەیاندنی ئەو پەیامەیەکی هەیەی بەسەرجەم توێژەکان تێگەیاندنی کۆمەلگایە لە ئەو حاڵەتەی کە هەیە و چارەسەرکردنی ئەو گرفت و کێشانە لە ڕووی کۆمەڵایەتیوانێ کە بەڕاستی من پێم وایە ڕێکخراوی خوشکان ڕۆڵێکی کاریگەری هەبووە تایدا. دیارە بۆ حاڵەتێکی هەبووە یعنی ئەوەی منەی بینم ڕێکخراوی خوشکان جوهد و ماندووبوونێکی زۆری سەرف کردووە بۆ ئەوەی بتوانێت زیاترینی توێژەکان بڵێن کاریگەری لەسەر زۆرترینی توێژەکان دروستکە ئەو پەیامەی هەیەی بیگەێنێ بە کۆمەلگا بەگشتی تەنها بۆ ئافرەتان نەبێ و ئەو ماندووبوون و هەوڵدانەی زیاتر کاریگەری هەبێ لەسەر توێژەکان و خزمەتکردن مەسەن لە بواری ئافرەتانە خزمەت بۆ تێگەیاندنیان لە مافەکانیان لە بواری پێگەیاندنیان لە بواری ڕۆشنبیرکردنیان لە بواری ئەو خول و ئیشی پیشەی و شتێک کە بە ئافرەتانیان وتووە هەمووی کاریگەری هەبووە لە چاکردن و بارشترکردنی باری ئابووری ئافرەتان. بۆیە پێم وایە سنووری کاریان زۆر فراوانتر بووە ئەوەی ئێستا منەی بینم لە کاری خۆبەخشیە لە کاری خێرخوازیە لە هەموو بوارەکانە ڕێکخراوی خوشکان هەوڵیاوە جوودی زیاتر سەرفکە و ڕۆڵی خۆی بینەوە لە بواری با بڵێن ئەوەی کاری هاوبەشە لەگەڵ ڕێکخراوەکانە تێبینی ئەوم کردووە کە ڕێکخراوی خوشکان لەم چەند ساڵەی کارکردنیە زیاتر هەوڵیاوە لەگەڵ ڕێکخراوەکانی کێشە ئەو حاڵەتە ئەو چاقبەستویە لی دەرباز بێت و هەوڵ باکاری هاوبەشیان لەگەڵ کا بۆ چکە ئێمە هەمومان یەک پەیامان هەیە کە خزمەتکردنی کۆمەلگاوە خزمەتکردنی ئافرەتان و دۆزی ئافرەتە. دیارە ئێمە فراوانکردنی ئەو گەیاندنی پەیامەکەیان کە دیارە پەیامێکی ئەو پەیامی ئەوان پەیامێکی گشتگیرە پێویستە سەرجەم کۆمەلگا لە ڕۆڵ و ئەرک و پایی ئافرەت تێبگات گەیاندنی ئەم پەیامیان بەسەرجەم با بڵێن کۆمەلگا یەکێکە لەو مەجالانەی کاکرێ ڕێکخراوی خوشکان زیاتر هەوڵی تیابات و بە شێوەیەکی گشتگیر کار بکات و سنووری کارکردنی زیاتر فراوان بکات زیاتر ماندوونە ناسانە وەکو لە پێشتری شاهەر بواهی بوون بەردەوام بێت و ئیشەڵا سەرکەوتوو. پێمان وایە خوشکان هاوشانی برایان ئەوە کرد شەڕیانی کە دەکەوێتە سەر شانیان لە کۆمەڵگادا پێویستە ئەدای بکەن و ئەرشی سەرشانی ئەمەیە ئەو دەرفەتیان بۆ بەڕەخسێنین و هاری کاریان بین بەپێی ئەو توانایی کە هەیەە. من لەوانەیە لەگەڵی کاروباردا قەنەعەتم زۆر بە جیا کاریش نیانی لە هەموو ئەو بوارانەی کە خوشکان دەتوانن ڕۆڵ بدینن پێویستە دەرفەتیان پێ بدرێ. من کار و سەلەشەکانی ڕێکخراوی خوشکان زۆر بە باشی هەڵدەسەنجێنم و پێشم وایە پێش ئەم کۆنگرەی ڕابردووی کۆمەڵی ئیسلامی ڕێکخراوی خوشکان دەستکراوەتر بووە بەڵام لەم کۆنگرەیدا کە هێنامەن ئەنجومەنەکانی خوشکانمان جیا کردەوە لەگەر مەڵبەندەکاندا پێم وایە ئێستاکاری خوشکانمان تووشی زۆرێک لە ئیزدیواجی بووە لە ڕووی تەوجیهاتەوە تووشی دوو زۆرە تەوجیهات بووە تەوجیهاتێکی حزبی کە لە مەڵبەندەکانەوە دەڕوە تەوجیهاتێکی ڕێکخراوی کە لە سکرتاریەتی ڕێکخراوی خوشکانەوە دەڕوە زەرورە لەم کۆنگرێدا ئێمە ئەمە چارە
لەسەر بکەین بۆ ئەوی کە خوشکان بێنە سەر ڕێڕەوێکی خۆیان و لەم ئیزدیوازیەتە لە تەوزیها ڕزگاریان بکەین ئەجینا خوشکان بوارێکی زۆر گەوریان لە بەردەستای و کاروسالەکەەکانیشان زۆرە و دەرفەتی باشی شێ بۆ خوشکان بەڵام زەرورەیەم بە شێواز و میکانیزمێک ئیدارەیان بدەین کە لەگەڵ خصوصیەتی خۆیاندا بگونجێ ئەمن پێم وایە کاری داهاتی خوشکان زەرور لە ئێستا بدەوە لە پەیڕۆ و کارنەمە و لایەحەکان بە شێوەیەک ڕێک بخەینەوە و خوشکانیش خۆیان داکۆچی کار بن بە شێوەیەک لەوایح و کارنامەکان ڕێک بخرێتەوە کە تایبەتمەندێتی خوشکان ڕەچاو بکرێت بەس لە هەمان کاتیشدا ئەمەی کە پێی دەوترێ پێمان وایە خوشکان دەبێن وەکو حزبێکی سەربەخۆ و چوارچێوێکی سەربەخۆ و برایانش بە هەمان شێوە و قەنەعەتەی من نییە پێم وایە لە هەموو ئەو شوێنانەی کە با بڵێن پێویستە کاری هاوبەش بکەن و پێویستە پێکەوەش دانیشتن و پێویستە پێکەوە نەخشەدا بنێن شتێک نییە لە کاری ئیسلامی ئەمە تایبەتە بە جیهانی خوشکانەوە تایبەتە بە جیهانی پیاوان هەتوانم بڵم لە سەدا 67 کار و هەنگاوەکانیان هاوبەشە مادام هاوبەشە دەبێ ئەنجومەن و شوڕا و کاری هاوبەشیشی بۆ بڕیار بدرێن بە جیان ناکرێت دووچیان بڕیار بدەن بێ ئەوەی ئاگایان سەرەتا پیرۆزبایی زۆر گرمتان لێ ئەەکەم لە ڕێکخراوی خوشکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە هیوای ئەوەم کە بەردەوام بن لە کار و چالاکیەکانتان بۆ خزمەتکردنی کۆمەلگا و ژن بە تایبەت ئەلبەتە ئێمە وەکو یەکێتی ژنانی کوردستان لە ماوەی ئەم ئەزمموی کارکردنەمان لەگەڵ ڕێکخراوەکانی ترا بەگشتی ئێمە بە حکمی ئەوەی کە من ئەو ئەزممونەیە کە هەمە لەگەڵیانە لە تۆر ڕێکخراوەکانە کە هەموو ڕێکخراوەکان ئێمە ئەندامین لەو تۆڕەیە زۆر شت لەوێ ئێمە بەڕای من کۆی کردینەتەوە ئێمە وەکو ئەوی کە مەسەلەی نەتەوایەتیەکە کە هەموو ڕێکخراوەکان بە تایبەتی ئەوەی بەڕێستان کۆکین لەسەر مەسەلە نەتەواتیەکان دوای ئەوەیش بمان نمانوێت ئێمە لە کۆمەلگایەکی ئاینین کە ئاینیش کۆمانەکاتەوە دوای ئەوەیش کە حکمی ئەوەی کە وەکو کۆمەلگایەکی کوردەواری ئێمە هەموو ڕێکخراوەکان بەگشتی بە هەموو ئایدایەکەوە ئێمە بە دوای یەک کێشەوە ئەڕۆین کە کێشە ئەوەیە کە بە تایبەتی ڕێکخراوەکانی ژنان و خوشکان و ئافرەتان کە ئەوەیە ئێمە ئازاد بکرێت لەو کۆت و بەندەی کە دابوو نەریتە کۆمەڵایەتیەکان زاڵی کردو بەسەر کۆمەلگا کوردەواریەکان بە تایبەتی ئەوەم لە دوور و ئاگام لێ بێت زۆر بەیشی ئێمە هاوبەشین لەگەڵیانە زۆر باشە زۆر شت ئێمە بە حکمی ئەوەی کە بڵێن بتێنێتەوە ڕێکخراوی ئەلمانی هەیە و ڕێکخراوی ئاینی هەیە و زۆر شت ئێمە کۆکین لەگەڵیانە کە ئەوەی هاوبەش بین لەگەڵیانە و کاریشمان کردەوە کەوتم لە تۆڕی ڕێکخراوەکانە زۆر شت ئێمە هاوبەشین لەگەڵیانە کارێکی باش ئەکەن بۆ خزمەتکردنی ژن و کچانی کورد بەگشتی چکە ئەلبەتە ئەم ڕێکخراوە ئێوە لە هەموو کوردستانە هەیە ڕۆڵی خۆیان ئەبینن بە حکمی ئەوەی کە ڕێکخراوێکی جەماوەرین لە هەموو ناوچەکانە ئیشەکەن پێشنیاری من ئەوەیە کە کار بکەین ئێمە بە هەموو ڕێکخراوەکانەوە بۆ بەرژەوەندی هەموو پێشکەوتنی ژن لە هەرکوێ کابێ هەنی تر لە هەر بیرکردنەوە و هەر ئایدیایە کابێت ئێمە بۆ یەک بەرژەوەندی کار بکەین ئەوەش ئەوەیە کە ژن ئازاد بێت سەرەتا بەنای خی گەورە لە ساڵیادی دامەزانی ڕێکخراوی خوشکانە گەرمترین پیرۆزباییتان ئاوەستاکەین و پیرۆزبایی لە دەستەی دامەزێنەر ئەو خوشکانی کە لە سەرەتاوە ئەم ڕێکخراوەیان دروست کردووە و هەروەها دەستەی سکرتاریەت کە ئێستا ئیشوکاری ڕێکخراوەکە ئەنجامەدەن و سپاس و دەستخۆشی لە ڕێکخراوەکە کەم بەگشتی و بە تایبەتی لەقەکانیش خوشکان بە تایبەتی لە ناو کۆمەڵی ئیسلامیا کە کارەکەن هاوشانی پیاوان زۆر جار لە برایانیش لە پێشترن لە هەندێک کار و چالاکیە زۆر جار ئێمە کە تەماسمان هەیە لەگەڵ خوشکانە ئەبینین لە کەمپین و لە چالاکیەکانی سەر شەقامە لە ئەو چالاکانی ئەنجام مەدرێ زۆر جار لە پێش برایانەوە چالاکیەکان ئەنجامەدەن بۆیە وەکو هەڵسەنگاندنێک کاتێک بۆ کاروباری چالاکی ڕێکخراوی خوشکان هەڵسەنگاندنی بۆکەی بۆ دەرەکەوێ بەو ئەرکەی کە لەسەر توێژی ئافرەتانە بەو ئەرکە بارە کۆمەڵایەتی کە لە وڵاتەکەیە هەیە بە بەراورد بە پیاوان و برایان ئەرکی ئەوان
چاکتر ڕاپەڕیوە وەجی دەستخۆشیە. ڕێکخراوی خوشکان تەوان ئەگەر بەوردی سەیری چالاکیەکانیان کەی لە ساڵە لە هەفتەی بەرەنگاربوونەوەی تونتیژی دژی ئافرەتان هەفتەیەکیان بۆ ئامادە کردووە لە مەسلەی جلوبەرگ و باڵاپۆشیە دیسانەوە کەمپینی بۆ ئەنجامەدەن لە خولە دەربارەی کچان دوو خولی تایبەتی ساڵانیان هەیە کە بە ناوی ڕێیان بە ناوی ئاورینگ ئەم خولانە ئەنجامەدەن پاشان کۆمەڵە چالاکی نەوەیان هەیە وەکو کەرنەڤاڵی بەهار و ئەو چالاکیانەی کە دەستڕەنگینی و کۆمەڵە مەسلەی پێشانگای هوەریکردنەوە و پێشانگای سروشتی گوڵی سروشتی و ئەم بابەتانە کۆمەڵە چالاکی نوعیان هەیە کە لە ناو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیا ئەتوانی بڵێ یەکێکە لە چالاکترین ڕێکخراوەکان وە پێم وایە لە بواری داکۆکیە لە توێژی ئافرەتان لە پێشەوەی ڕێکخراوەکانی ترایە پێم وایە ڕێکخراوی خوشکان ئەبێ گۆڕانکاری بکە لە خۆیان و بە تایبەتی کرانەوەیکی زیاتر بکە هەر لە ناوەکەیەوە کە سەرجەم توین و توێژەکانی ئافرەتان بگرێتە خۆ و لە پەیڕە و پەیکەری خۆیان بە شێوازە بێ هەموو کەسێک کە هەموو ئافرەتێک کە بێ خزمەتی تیا بکە هەموو ژنێک هەموو کچێک بتوانێت ناو ڕێکخراوەکەجێ بێت. ڕێکخراوی خوشکان شانبەشانی ڕێکخراوە جەماوەریەکانی تر توانیوێتی لە ساحەی کوردستانە هەنگاوی خۆی بنێت و خزمەت بە توێژی ئافرەتان بکات لە بوارە تایبەتمەندیەکانی ئافرەتاندا و بە تایبەتی لە بواری زانستە شەرعی و فقیەکانە کە توانیوێتی بوارێکی باش دروست بکە بۆ ئافرەتان و ڕۆڵ ببینێت لە هۆشیارکردنەوەی ئافرەتاندا. هەروە گوتمان شانبەشانی ڕێکخراوەکانی تر هەوڵ و تێکۆشانی جددی هەبووە بۆ هۆشیارکردنەوە و پێکەوە کاری هاوبەشمان هەبووە لەگەڵ تەواوی ڕێکخراوەکانی ترە لە کوردستانە کە ئەمانیش بەڕاستی کۆمەڵی خوشکی کاراو لێ هاتوو جێدەستیان دیار بووە لە خزمەت و کار و چالاکیەکاندا. لەگەڵ ئەوەی زۆرێک لە ڕێگرەکان هەبووە لە کوردستانە بوارێکی باش نەرەخساوە بۆ زۆرێک لە ڕێکخراوەکان بەڵام بە قەدەری توانای خۆیان و ئیمکانیاتی خۆیان هەوڵیان ناوە و هەنگاوی باشیان ناوە لە ساحەکە. من دەخوازم بە هەمومانەوە بتوانین و بە تایبەتی ئەم ڕێکخراوە بەڕێزە خوێندنەوەی نوێمان هەبێ بە میکانیزمی گونجاوەوە بتوانین ئەو پرسە گرنگانەی کە ئەمڕۆ ئافرەت زیاتر و زۆرتر وە کۆمەڵگە پێویستی پێەتی خوێندنەوەیکی نوێیان بۆ بکەین هەوڵەکانمان زیاتر و باشتر و چڕتر بکەین لەم بۆنە پیرۆزەوە. ئاسۆی بەختیاری دێ بەرەو لوتکە هەنگا و ئەنێس خی بەخشەندەی مێرەبان سەرەتا سوپاس و دەستخۆشین بۆ ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بۆ سکرتێرە بۆ تەواوی ئەندامانی مەکتەبی سکرتاریەت بۆ لقەکان لە تەواوی شار و شارەچەکانە بۆ تەواوی ئەندامان و کادیران و دڵسۆزان و خەمخۆرانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان پیرۆزبایان لە یەکەم هیوای سەرکەوتنیان بۆ خوازم من بەش بە حاڵی خۆم سوپاسی هەموو ئەرک و ماندووبوون و چالاکی و کارەکانیانەکە. من وەک سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئێمە هەبوونی هەر جۆرە ڕێکخراوێک لە هەر بوارێکی تایبەت بە کاردا بە زەرورە زانین بۆیە پێم وایە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان وەک پێشەنگ لە کاری ڕێکخراوەی خوشکان و ئافرەتان و ژنان لە هەرێمی کوردستاندا ڕێکخراوێکی پێویستە و بوونی پێویستە هەمیشە لە کایی ڕێکخراوی هەرێمی کوردستانە بێ و جێدەستی وەک لە ڕابردوو دیار بۆ ئێستش دیارەوە لە داهاتووشدا دەبێت دیار بێ بۆیە بە پێویستی ێزانم هەبوونی ئەم ڕێکخراوە پێویستە زیاتر گەرنگی بە کارەکانی بە چالاکیەکانی بدات بۆ پێش بکەوێت بۆ ئەوەی کە لە داهاتووشدا وەک ڕابردوو بیسەلمێنێکە خەمخۆری خوشکانە لە هەرێمی کوردستاندا. کار و چالاکی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ئەتوان بڵێم لە ئاستی پێویستدا نییە بەوەی کە ئێمە وەک ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە تایبەتتر ئێمە وەک ڕێکخراوەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان
ئێمە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانیش هەمیشە لە لای خۆمان بە تموحی زیاترەوە بەوەی کە ئەمانەیە چالاکیەکانمان زیاتر بێ ئەمانەیە کارەکانمان بۆ هەموو کوردستان بێ خۆمان بە ئاستی پێویست نابینین بەڵام بۆ ئەمەش بۆ هۆکارەکانی جێڕینەوە کە قەیرانی دارایی نەبوونی کۆمەڵێک هۆکار ئاسانکاری لەلایەن دام و دەستگاکانی حکوومەتەوە نەمانتوانیوە ئەو بەو فراوانێ بگەڕین بۆیە بەو کولفەکەمە کاری زۆر باشمان کردووە بە تێڕوانینی خۆمان بۆ خۆمان کارەکانمان هێشتا لە ئاس پێویستانین ئەمانەوێت پەرە بە زیاتر پەری پێ بدەین بۆیە هەمیشە خۆمان نوێیەکەینەوە هەمیشە بە دوای هۆکاری تایبەتتر چالاکی باشتر ئیش و کاری نەوعیترا ئەگەڕین تاوەکو لە ئاست ئەو توێژابین کە ئێمە بۆی دامەزراین بۆیە ڕێکخراوی خوشکانی کوردستانیش بەم تموحەوە من پێم وایە کارەکانیان لەو ئاستانیە کە خۆیان چاوەڕوانی ئەکەن بۆیە پێویستەکە کارەکانیان ئەو چاوەڕوانەی خۆیان هیممەتەکانیان زیاتر بێ بۆی کەت باشتر بێ بگاتە هەموو چین و توێژەکان پێشنیاری من بۆ کاری داهاتوی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بریتێ لەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا ئافرەتان خوشکان دایکان هەموو ئەوانەی کە ئەمان کاری لەسەرەکەن بە دڵنیاییەوە لە ناو فەراغێکە ژین فەراغێک کە بۆ نمونە ڕێکخراوە ئەلمانیەکان لە هەرێمی کوردستاندا هێنایانەتە کایەوە و ڕێکخراوە ئەلمانیەکان لە هەرێمی کوردستان بەو پاڵپشتێزە بەلاحی میدیا لە کوردستانە کە لێیانەکەن هاتوون پیرۆزیە ئاینیەکانیان لە هەرێمی کوردستانە پەردەپۆش کردویان دووریان خستۆتەوە لە خوشکان و دایکان بۆیە ئێمە ئەرچی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ئەرچێکی گەورەیە و ئەرچێکی مەزنە لەو بوارە کە بێت ئیسلام دووبارە ئاوێتا کاتەوە بە کۆمەلگا و خوشکان بەجیاوە بە هەموو تەمەنەکان و ئاستەکانیانەوە جارێکی تر ئاشنا کاتەوە بە ئیسلام و پێیان بڵێ ئیسلامە ئێوەی والێ کردو کە ببنە خاوەنی ڕێز خاوەنی ماف خاوەنی کەرامەت خاوەنی ئازادی خاوەنی کەسایەتی ئیسلامە سەرچاوی ئەوەی کە ئێوە بتوانن ئازادانە خۆشبەختانە چالاکانە بڵندانە قسە و کردار و گفتاری خۆتانتان هەیە بۆیە پێشنیاری من بۆ ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە سوپا دەستخۆشیان لێ یەکەم بۆ هەموو چالاکیەکانیان بەڵام داوایان لێ یەکەم لە داهاتووی کاریانە زیاتر پەرە بەم لایەنە بدەن چونکە ئەم لایەنە ئێستا چینی ئافرەتان خوشکان و دایکان تایدا بە جۆرێ لە جۆرەکان کەم ئەزمونن یان کەم تەجروبەن یان کەم زانیارین بۆیە ئەم دەستە خوشکەی ئێمە کە من ڕێزم بۆ هەر یەکەیان هەیە بۆ تاکی ئەندامانیان هەیە بەتایبە بە دڵنیایی ئەوەی کە ئەوانێکن بە ئێوەمانان بە خەڵکانێکی تریژ ناکرێ ئەبێ کاتەکانیان زیاتر بخەنە سەریەک بۆ ئەوەی لەم بوارە لەم تایبەتمەندی ئافرەتانە زیاتر ئەسپی خۆیان تاو بدەن. بە خێراتنتان نەکەم زۆر سپاس بۆ بەسەرکردنەوەتان هەڵبەتە خوشکان زۆر شتمان هەیە بۆیان کە ئەمان بەردەوام لەگەڵمان لە کۆمەڵگا کە کارەکەن بە بەردەوامی لەگەڵ ئێمە ژنان پشتیوانیمانەکەن لە کارەکانمان و ئێمە ئەزانین کە ئەمانە لە ئاستێکی ئەوەن کە بەڕاستی ڕۆشنبیریایی لەلای ئەوان زۆر باڵا دەستە. ڕێکخراوی خوشکان ئەویش وەکو هەر ڕێکخراوەکانی کە ئەوانەی ترە کە هەن خەریکی کار و چالاکیەکانن و تێڕوانیمان بۆ ئەوان کە ئێمە وەکو کە باسکەین وەکو ژنان بازەکەین کە ئێمە بتوانین هاوکاری یەک بین لەگەڵیان و من کارەکانیان زۆر بە نرخ هەڵدەسەنگێنم چونکە ئەبینین لە کۆمەلگا چەند جێدەستیان دیارە ئێمە وەک بزانم وەکو خۆم کە من ینی کە ڕێکخراومان هەیە و بەردەوام کاریان لەگەڵەکەین ڕێکخراوی خوشکان کاری جوانیان کردووە دەربارەی هەر دەربارەی ژنان نەبووە بەڵکو دەربارەی گەنجان بووە دەربارەی کچان بووە دەربارەی مناڵان بووە و چەندین سنتە ینی سیمینار و کۆڕ و چەندین دەوراتی هۆشیاریان هەیە بۆ کۆمەلگا و بۆ گەنجان کە ئەمە زۆر پێویستە کە ئەیبینین لە ڕێکخراوی لە خوشکان ئەیبینین کە ئەم جێدەستیان دیارە لەم کارانەی کە کردویانە زۆرترین کە من دیقەتم داوەتی هۆشیاری ئێن بە گەنجان ئەمە شتێکی زۆر گرنگە بۆ ئەو کۆمەلگای ئێمە من حەزەکەم خوشکان ئەگەر بە پێشنیاری منەکەن زیاتر تێکەڵ بە ڕێکخراوەکانی ئێمە گشتی بن
و زیاتر داوا بکەن لە ڕێکخراوەکان کە هاوکار بن بەیەکەوە بۆ کارەکانیان بۆ داهاتوو وەک ئەوان ئێمە ئەبین ئەوان ئیشەکانیان جوانە ڕێکپێکە و بەڕاستی ئیشی زانستی ئەەکەن زیاتر یعنی زۆر پەرپێدانێکی زانستیانەیە و ئەبینین کە هۆشیاریکردنەوە زۆر گرنگە لەم ئەمە بۆیە من پێ وەکو پێشنیار بۆوانی یەکەم کە بتوانن هاوکار بن لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش کە بتوانین بەیەکەوە کارێک بکەین لە داهاتوو کە زیاتر سوودی بۆ کۆمەڵگا بێت. لە ناوی خۆی بەخشندۆ میهرەبان لە سەرەتادا سڵاو و ڕز و خۆشەویستیم بۆ سەرجەم و یەکەیەکەی ئەندامانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان هەمیشە سەرکەوتوو بن و ساڵیادی ساڵی نوێی تەمەندان هاوشێوەی ساڵەکانی ڕابردوو پڕ خزمەت و پڕچالاکی بێ و بتوانن دەستان بگەیتە تەواوی ئەو خوشکانی کە لە ماڵەوە یا لە هەر جێگەیەکی تری ئەم کۆمەڵگەی کوردیەدان و چاوەڕی هیمەتێک و چاوەڕوانی بەشێک لە پرۆژە و کار و چالاکیەکانی بەڕێستان و لێوە بتوانن خزمەتیان بکەن و ئێوەش هەمیشە ببنەوە دایکێک بۆ ببنەوە باوکێک ببنەوە برا گەورەیەکی تەواوی ئەو خوشکانی کە ئەمڕۆ لە کۆمەڵگەی کوردیدا هەیەەوە پێی ئەو پرۆژانێکی کە لە ڕابردووە هەتان بووە بێگومان ئەتوانن ببنە جێگەی ئومێدی ئەو خوشکە و ئەو ئافرەتانی کە لە ماڵەکاندانن. بێگومان ڕێکخراوی خوشکان هاوشێوەی تاوی ئەو ڕێکخراوانەی دیکەی کۆمەڵگەی کوردی هەدەهەن وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕۆڵ و کاریگەری گرنگیان هەیە و مەفرۆزەوە دروستەوە باشتر وایە خوشکان ڕێکخراوێکی تایبەت و سربەخۆی خۆیانیان هەبێت بەو پێوەی تۆزێک تێکەڵبوونی برایان و خوشکان لە جۆری سایکۆلۆژی بیرکردنەوەیانەوە جیاوازترە بە پێی ئەو تموع و کارانەی کە هەیەە لە بەردەمیانە بۆیە مەفروزەوە ضرورە خوشکان و ئافرەتان ڕێکخراوێکی تایبەتی خۆیانیان هەبێ ئێستش کە بۆتە مۆدێل هەر حیزبە و ڕێکخراوێکی تایبەتی خۆی هەیە لەم کۆمەڵگەی کوردیدا لەبەرەوەی حکوومەت بەدەستی حیزبەکانەوە و حیزبەکان بەڕێوەی دەبن ناکرێت ڕێکخراوێکی تایبەت هەبێت بۆ سەررجەم ئەو چین و توێژانەی کە ئەمڕۆ لە کۆمەڵگەی کوردیدا هەیە ناچار دەبێت هەر حیزبە و بۆ خۆی ڕێکخراوێکی تایبەت بە چین و توێژەکەی هەبێ کۆمەڵگەی کوردی ئێمەش لەبەرەوەی کۆمەڵگەیەکی دیندار و خواناسین و لەسەر ئەساسی شەرعی پەروەردەکراوین مەفروض وایە لە ڕێکخراوە ئیسلامیەکان و ئەحزاب ئیسلامیەکان هاوشەوەی ڕێکخراوی خوشکان ڕێکخراوێکی دیکەیان هەبێ بۆ پەروەردەکردنێکی تاک بە پەروەردەکی جوان و تەندروست ئێمە دەخوازیین و دڵنیایشین ئەو ڕێکخراوی خوشکانەی کە ئەمڕۆ هەیە و ساڵیادی تەمەنیەتی ئەو ڕێکخراون کە جێگەی ئومێدی ئەو خوشکانن و بتوانن لەسەر پابەندبوونیان بە شەریعەتی خوا و پەروەردەکردنیان بۆیە لێرەدا ئەو پێشەکی بۆ ضرورێت و گرنگی ڕێکخراوی خوشکان و بالئەخەس و بە تایبەتی بە گرنگ و ضروری دەبینم لە ڕابردوو ڕێکخراوی خوشکان کۆمەڵێک کار و چالاکی بە شانازیەوە هەبووە و ئەو چالاکیانەشی کە دەکرێت گرنگی زیاتری پێ بدێت لە داهاتوودا ئەوەیە کە اختصاسەتێکی تایبەت لە کار و چالاکیەکانیدا هەبێ و هەر کارێک کە دەستی دەداتێ خصوصەن تایبەت بێ بەو ژنانەوە بە ئافرەتانی کۆمەڵگەی کوردیەوە دەخوازیین ڕێکخراوی خوشکانی کوردستان پرۆژەکانی تەنها لە بازنێکی پرەنسیپەکەی خۆیدا قەتیس نەبێ و بازنەیەکی فراوانتر بێ و سەررجەم ئافرەتانی کۆمەڵگە بە خاوەنی خودی خۆی بزانێ و جێگەی خۆشحاڵیە کە خوشکانی ئێمە لە ئەنجومەنی باڵای خانمان هەن مانای وایە دەنگێکی کراوەترە و ڕەنگێکی کراوەترە ئەمە نیشانەی ئەوەیە کە کار و چالاکی هەیە و ڕنگدانەوەی هەبووە و کاریگەری هەبووە و ئێستا پێمان وانە هیچ ئافرانی ئەگەر بڵین 130 ئافرەتان لە کۆمەڵگەی کوردیدا ناوی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بیستووە ئەمە دەلالت لە کاریگەریبوونی ئەم ڕێکخراوە دەکات مانای وایە کار و چالاکیەکانی نەک ئەوەی کە لە زاری ئێمەوە بۆ نمونە ئێمە هەڵسەنگاندێکمان بۆ کرێ کەواتە لای خوشکان لای ئافرەتان لای کۆمەڵگە بەگشتی کار و چالاکیەکانیان نمایش کراوە بۆیە دەتوانین بڵین ڕێکخراوی خوشکان تەنها مڵکی ڕێکخراوی خوشکان نییە تەنها مڵکی ئەو ڕێکخراوە ئەو خوشکانە نییە کە باڵاپۆشن و لە ڕێکخراوەکەدا کار دەکەن بەڵکو مڵکی هەموو ئافرەتانە و هەموو ژنانە و هەموو خوشکانی کۆمەڵگەی کوردیە بەبێ جیاوازی مانایوە ئاساییە و دەکرێت ڕێکخراوی خوشکان مخاتەبە و مامەڵە و لە پرۆژە و کار و چالاکیەکان لەگەڵ ئافرەتێکی غەیرانی سافرەوە دوور لە باڵاپۆشیش بکات چونکە هەر ئەمانە کاریگەریان لەسەر دروست دەبێت بۆ داهاتوو کە بڕیاری باڵاپۆشی خۆیان بدەن و بۆیە دەکرێت ضرور وایە ئەو کارانەی کە لە کۆمەڵگەدا دەکرێت و ئافرەت هاان دەدەن بەرەو باڵاپۆش بوون
ئەوە ئەرکی ڕێکخراوی خوشکان بێت لە داهاتوو کاری گرنگ و باشتری لەسەر بکات. من بەگشتی کۆمەڵێک خاڵ کە بۆ ئامی ڕێکخراوی خوشکان و بۆ ئامی کۆمەڵگەی کوردی بە گرنگ دەبینم بۆ ڕێکخراوی خوشکان کە کاری لەسەر بکات. یەکێک لەو خاڵانە ئەوەیە کە پێداگیری و بەردەوامی بوون کە بەکارێکی زۆر زەڕور و گرنگی دەزانم دەتگەیەنێتە ئامانج. یعنی ئەم پێداگیر و بەردەوام بوونە لە چیوە دێت لەوە دێت تۆ کە پرۆژەیەکت هەیە خەڵکێک زۆر بەکەم بەدەمیەوە دێت یان هەست دەکەی لایەنی مادی ڕێگەت نادات پرۆژەکەت بەرەو ئامانج بگەێنی مانای وایە کە تۆ دەبێت پێداگیر بی و بەردەوام بی تا دەگەیتەوە ئامانجەی پرۆژەکەت ئەنجامی خۆی دەبێت ئەو کات دەتگەێنێتە ئامانج و پاشەکشت پێ ناکەوە بەرەو دواوە بچی بۆیە یەکسانیکردن لە کاردا من بە گرنگ و زەڕوری دەبینم بۆ خوشکان یعنی یەکسانیکردن لە کاردا تەنها لە نێوان دووکەوانە لە نێوان پیا و ژندا نەیبینینەوە یەکسانیکردن لە کار لە نێوان ئافرەتێکی سافیرەوە لە ئافرەتێکی باڵاپۆشدا ئەمە واد لێ دەکات بگەێنێتەوە ئامانجەی کە ئافرەتە با بڵێن دوور لە باڵا پۆشەکە وای هەست دەکات کە لەگەڵ تۆ جیاواز نییە لەگەڵ تۆ مەحرەمە و لەگەڵ تۆش نازەکانی تۆ دەدرکێنێت و نیازەکانی خۆی دەدرکێنێت کەواتە ئەمە واد لێ دەکات لەوەی کە خۆت بکەیتە چەترێک بۆ هەموو خوشامەوە هەموو ئافرەتانی هەرێمی کوردستان بۆیە هەوڵدان و بەردەوام بوون بە بەڵێندەر واد لێ دەکات بەوەی چیە بەڵێندەر بەواتای ئەوە نێ بەڵێندەرێکی حکومی یان بەو جۆرەشتانە بی واد لێ دەکات کە ببیتە ئافرەتێکی بڕیاردەر بۆچی هەمیشە واد لێ ناکاکە لە کاری ڕێکخراوەییدا و لە کاری حکومی و پرۆژەکانتدا واد لێ ناکات ژێردەستە بی و دوای پیا و بڕیار بدەیت کە تۆ بەڵێندەر بووی کە تۆ بڕیار دەربووی کە تۆ کاریگەریت هەبوو بێگومان واد لێ دەکات وەکو پیا و بڕیار بدەیت بەڵام ئەویان نەکە جیاواز لە کۆمەڵگە و جیاواز لە پرەنسیپەکانی کاری خودی خێزانی ئەوە جیاوازتر کوچکە شریعەتی ئیسلام پرەنسیپی بۆ دانا و ئوسولورانە هەرگیز نابێت ببزێنرێ و ئاگاشمان لەم خاڵە بێ من کاتێک کە دەڵێم ببوون بە بەڵێندەر و بڕیاردەر مەبەستم کارە ڕێکخراوەیەکەیە بۆ ئەو حاڵەتی کە هەمیشە چاوەڕی پیاوان نەبی بۆی بڕیارت بۆ بدن و کاریگەری ئەوان لەسەر بێ و پاش ئەوان بڕیار بدەیت بەرجەستەکردنی کللتورێک کە کللتوری بەرەو پێشچوون گرنگترە لەوەی کە ئێمە لە کۆمەڵگە و لە ناو کاروباری ڕێکخراوەییدا پیادەی بکەین ئەو کللتوری بەرجەستەکردنە چۆنیش پیادە دەکرێت ئێمە هەمیشە وامان لێدێک کە بە بەردەوامی کللتورەکانمان کللتوری داهێنانمان بەرجەستە کرد بێگومان نوێکاری لە کار و لە کردەوەکانیشمانە ڕنگ دەداتەوە ئەو کات دەبینە ڕێکخراوێکی نمونە بۆ داهاتوو و خەڵکیش دەمان کاتەوە چەترێک بینەوە ژێر ئەو چەتری کە دەبێتە ڕەحمەتێک بۆ سەرجەم خوشکار و ئافرەتان لە کۆمەڵگەی کوردیدا و خاڵی کۆتاییشم ئەوەیە کە دەبێت بڵین گرنگیدان بە توانازاتیەکانی خوشکان یعنی هەندێک خوشک هەندێک ئافرەت هەیە لە دەور و بەرماندا توانایەکی زیاتی هەیە و توانایەکی شخصی هەیە دەکرێت تۆ ببیتە ماڵێک بۆ ئەوەی گرنگی پێ بدەیت و ئەم توانانەی بەگەڕ بخەیت جاری وا هەیە توانای هەیە لە بەلاغەت و قسەکردنە جاری وا هەیە توانای هەیە لە کاری دەستی و چوزانم هەندێک حاڵەتی دیکەدا جاری وا هەیە توانایی هەیە لە کارێکی پزیشکیدا تۆ دەی بە سیمینارێک بە وەرکشۆپێک بەوەیەک ئەم توانایم ئافرەتە دەردەخەیت لە ڕێگەی تۆوە چەندین ئافرەتمان دینیوە چەندین کەسمان بینیوە لە ڕابردوو بەهۆی بەرنامەیەکی کەناڵێکی تەلەڤیزیۆنیەوە بەهۆی سیمینارێک لە ڕێکخراوێکی تری کۆمەڵگەی کوردیدا وای لێ هاتوو بە کەسێکی ناودار باجا لە ڕێگەی ئێوەوە بەشێک لەو خوشکانە ببنە کەسێکی ناودار و توانازاتیەکانیان بەرجەستە بکەن و نیشانی و پیشانی کۆمەڵگاکەی بدەن و کۆمەڵێک ئافرەت و خوشکان لە خۆتان کۆ بکەنەوە بەردەوام لە خۆڵ و دەوراتدا بن ئەمە مەرجیش نییە خۆتان توانازاتی بۆ دروستکەن ئەو کەسە ئێوە فۆرم پڕ دەکەنەوە بۆ هەر هەموو ئەندامان یان چوزان بۆ خەڵکێک لەوانە چ توانایەکت هەیە کە توانی گرنگی پێ بدەیت ئەو حتمما توانایەکی هەیە دوایی دەیت بە سەرنجدان لەم تواناکانیان بارز دەدەیت و مەرجیش نییە ڕاستە و خۆ تواناکانی یەکسەر بڵاوە پێ بکەیت تۆ دەی لە نێوان دوو کەسە لە نێوان سێ کەسە لە نێوان دە کەسە لە نێوان 15 کەسە تواناکانی کاتێک کە نمایش ئەکا کەزانیت سەرکەوتووە وردە بە خول و دەورات زیاتری پێ دەبێت و پەرەی پێ دەبێت یادی دامەزراندنی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان پیرۆز دەکەین و بە هیوای کار و چالاکی زیاتر و بەرەو پێشچوونی زیاتر بۆ خزمەتکردنی ئافرەتان بە تایبەت و سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگا بەگشتی.